ئەچینە خزمەت سوورەتی پێغەمبەران. یەکێک لە سوورەتەکانی قورئان ناوی سوورەتی ئەلئەنبیاءە. لە سوورەتی ئەلئەنبیا ئاەتی 47دا ئەم ئاەتە هاتووە وەکو ئەوەی پێمان بڵێ پەیامی هەموو پێغەمبەران ئەمە بوو بەڕێزان. خۆی پەروەردگار دەفەرمێ ونضع الموازين القسط ليوم القيامة فلا تظلم نفس شيئا وإن كان مثقال حبة من خردل أتينا بها وكفى بنا حاسبين. لروجي قيامتا خواهي پروردگار دفرمي ايمة ترازوي دادنين ترازو كان دادنين بالقسط ونضع الموازين القسط. ترازو كان رق ناوي عدلة واتنق عادل چونك هر كاتي عادل هبو احتمالي هي الروجة بترازي روجة يك زرستمي ليبوشيتوا بس عدل وانية عدل مصدره صفات نية يعني هرگيس لترازوي خوادا استم ناكري عدلي رود عدلي مطلق ليوم القيامة بريزان دڵنیا بن بەس لە قیامەتە هەیە. ئەو تەرازوی قیامەت کە بۆ کردەوەکانی مرۆڤایەتی دادەندرێ بەس بۆ چەسپاندنی دادی مطلقە مەصدەرەکەیە چاوگە نەک سیفەت. لەوێدا فەلا تظلم نفس شەیئا دڵنیا بن هیچ نەفسێک کافر بێ مسلمان بێ منافق بێ ستەمی لێ ناکرێ. خوا دەفەرمێ وئین کان مثقال حبة من خردل ئەتەینا بها. دڵنیا بن بە ئەندازەی قورسی تۆوی خەرتەلە. خەرتەلە کە جیایەکە لە ڕێگاوبانەکاندا لە قەراغی جادەکاندا شین دەبێ و لە ناو کێڵگەکاندا دەڕوێت تۆوەکەی زۆر زۆر وردە. خوا باسی ئەوەی کردووە بە ئەندازەی قورسایی ئەو تۆزە تۆ و خەرتەلەیە ستەم لە هیچ بە شەرێک ناکرێ. ئەتەینا بها چاکت کرد بێ و خراپەت کرد بێ ئەو تەرازۆ دەیخوێنێتەوە. وكفى بنا حاسبين بس أخوا دفرمي ما حساب كتابي خلق كين جاسي وردي قرآن كان نافرمي كفانا حاسبين أو با اللي ردا بوزياتر تأكيد كرنا ويا